گەنجێک هەلم زمانی خۆمە خەو ئەبینێ بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من لای تۆ چۆنم ئەفەرمێ تۆ لەسەر هەردوو چاوەکانی ئەڵێ دەستم کرد بە گریان لە خەوەکەوت ئەی پێغەمبەر خوا کەی من حورمەتی ئەوم هەیە وتی نا تۆ چاوت پاراستووە مادام چاوت پاراستووە شوێنی تۆ ئێرێ تخوایە بێ ئێمە قەدرمان لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندێ تخوا ئەگەر ئەو پێمان بڵێ ئەی گەنج تۆ چاوەکان لە چیان سەرف کرد چۆنە دەستە بەرکرد ئادەی ئەم چاوانە لە ڕۆژانە چەند نەزەرت پێ ئەکرد چەند جار حرامت پێ ئەبینی چەندێک ئەم دڵە پاک و بێگەردە ڕقی لە موسڵمان تێکەوتوو چەندێک ئازاری دایک و باوکت دابوو چەندێک نوێژە بە جەماعەت چوو چەندێک سلەی ڕەحمت پسان چەندێک تەلاقی زۆرت خوارد چەندێک حەقی میراتیت بەسەرەوە بوو چەندێک لە ڕیبایە تێکەڵ بووی چەندێک جاسوسی دەکرد چەندێک گوناهت کرد چەندێک بە ئاشکرا گوناهت کرد ئەی چەندێک بە پەنهان